ساڵی 2007 کۆمپانیای دانەغازی ئیماراتی گرێبەستێکی لەگەڵ وەزارەتی سامانە سروشتیەکان کرد بۆ دروستکردنی شارێکی غازی لە کێڵگەی غازی کۆرمۆر تا بتوانێت لە ڕێگەی بەرهێمێنانی غازی سروشتیەوە کارەبای هەرێمی کوردستان دابین بکات کە بەپێی ناوەڕۆکی گرێبەستەکە تێچووی ئەم شارە 730 ملیۆن دۆلارە. بەڵام کارەکانی شارەکە وەک خۆی نەچوە پێشەوە. بە گوێرەی زانیاریەکان لە ساڵی 2008ەوە تا ساڵی 2014 بەردەوام کێشە هەیە لە نێوان کۆمپانیای دانەغازی ئیماراتی و حکوومەتی هەرێمی کوردستان لەسەر پێدانی شایە سەدارایەکان و ڕێگریەکانی بەردەم کۆمپانیاکە بەو پێی بەپێی گرێبەستی حکوومەت و دانەغاز کە ئاشی هەورامی و نێچیروان بارزانی واژوویان کردووە. دانەغاز پێویستە بەرەمی کۆندێنسەیت لە بازاڕەکانی کوردستان ساغ بکاتەوە بە نرخێکی دیاریکراو. هەر کاتێکیش نرخی فرۆشیە و بەرهەمە لە بازاڕەکانی کوردستان کەمتر بوو لە نرخی کۆندێنسەیت لە بۆرسەکانی جیهان، ئەوە حکوومەت قەرەبووی دانەغاز دەکاتەوە. بە گوێرەی زانیاریەکان کۆمپانیای دانەغاز لە کۆرمۆر ڕۆژانە 1400 تەن کۆندێنسەیت بەرهەم دەهێنێت کە دەکاتە 14000 بەرمیل. ئەو بەرەمەشی لە ناوخۆدا بەردەوام دەفرۆشێت. بەڵام لە بەرامبەردا بە پێی وتەی بەرپرسانی دانەغاز مافی شایستەی بەرهەمێنان و قەرەبووی جیاوازی نرخیان پێ نەدراوەتەوە. ئەوەش لە پاڵ ڕێگریەکانی حکوومەت هۆکاری سەرەکی کێشە و ململانەیە لە نێوان دانەغاز و وەزارەتی سامانە سروشتیەکان بە پێی وتەی دانەغاز. سەرەتای تەقینەوەی کێشەی نێوان دانەغاز و حکوومەت کە دادگایەکەی لەندەنی لێکەوتەوە، ئەو کاتە بوو وەزارەتی سامانە سروشتیەکان ویستی کۆمپانیایەکی ئەڵمانی بخاتە شوێنی دانەغاز. دواتر دانەغاز لە دادگای کارگێڕی لەندەن سکاڵایەکی 13 ملیار دۆلاری دژی حکوومەتی هەرێم جوڵان بە پێی وتەی پەرلەمانتاران. بەپێی ئەنجام بەرایەکانی دادبینی دادگای یەکەمی لەندەن، حکوومەت بۆی پێنەدانی پارە و جیاوازی نرخی کۆندێنسەیت پێویستە ملیارێک و 960 ملیۆن دۆلار بداتە کۆمپانیای دانەغاز. هاوکات دووەم دادگایش حکوومەتی هەرێمی کوردستان 126 ملیۆن دۆلاری بە دانەغاز دۆڕاند لە بەرامبەرەوەی دانەغاز کۆندێنسەیتی بە فەرمانی وەزارەت بۆ کۆمپانیای کاردابین کردووە و وەزارەت پارەکەی نەداوەتەوە. پاتریک ئالمان سەرۆکی جێبەجەکاری کۆمپانیای دانەغاز لەبارەی شایستەدارایەکانی ساڵی 2016 کۆمپانیای دانەغاز لە هەرێم ئەوەی ڕوون کردووەتەوە 713 ملیۆن دۆلاریان لای حکوومەتی هەرێمی کوردستانە و ڕێکەوتون لەسەر بنەمای ڕێژەی گونجاو وەری بگرنەوە. سەرباری لێدوان و بەیاننامەکانی دانەغاز وەزارەتی سامانە سروشتیەکان جەخت لەسەرەوە دەکاتەوە ئەو پرسە بەلاڕێدابراوە و بەشێک لە بڕیارەکانی دادگا لە بەرژەوەندی حکوومەتی هەرێمدایە، بەڵام بەمەبەست لەلایەن دانەغاز و بەشێک لە میدیاکانەوە دەوروژێنرێت.